سڵاوی خواتانە بێ قوتابیانی پۆلی دوازدەی خۆشەویست من مامۆستا عەلی با پێڕوستایی لەگەڵتان ئەبم بۆ تەواوکردنی یونیتی یەکەم لە تێنسەکان. ئەمە لە دەرسی ڕابردوو باسی پاس سمپڵ، پاس پێرفێکت لەگەر هەندێک کۆنجەکشنیشمان کرد وەکو بیفۆر و ئافتەر و وایڵ ئاز. ئەمڕۆ کەش ئینشاءالله باسی پرێز پێرفێکت کۆنتینیوس ئەکەین. بەس لێرەوە دەمانەوێ سوپاسێکی بێپایەنی قوتابخانەی کۆششی ئینگلیزی بنەڕەتی ناحکومی بکەین کەوا ئەو دەرفەتەی بۆ ڕەخساندین بتوانین خزمەتی قوتابیان بکەین. و لێرەوە ئەوڕۆکە دەست بە ڕستەیەک ئەکەین کەوا لە تێنسەکان پێ دەگوترێت پرێز پێرفێکت کۆنتینیوس. ئەویش ڕانەبردووی تەواوی بەردەوامە. ڕانەبردووی تەواوی بەردەوام کە دەڵێن ڕانەبردووی تەواو دەبی هاو و هازی تێدابی، کە دەڵێن بەردەوامیش دەبی ئاینجی تێدابی، کەواتە ئاینجیش نابی لە دوو هاو و هازی بێ، کەواتە وەکو بە نەگۆڕی ڤێربی چدا دەنین بین، کەواتە لە پرێز پێرفێکت کۆنتینیوس ئیلا دەبی بینی تێدابی، و ئەگەر لە دوو بینەکەش فرمانە کات ئاینجی پێوە بوو کەواتە پێ دەگوترێت پرێز پێرفێکت کۆنتینیوس. ئەمە لە دەستەکانی ڕابردوو هەندێک نیشانەمان ئاماژە پێکردن چۆن پاس بناسینەوە لە ڕستەیەک ئەگەر هات لە ئیمتیحانی چۆن بزانین ئەو ڕستەیە ڕابردووە ئیدابنین، یان هات ڤێر پیپی کو دابنین، یان وۆ زوێر و ئاینجی کو دابنین. ئێستا ئەوڕۆکەش لێرە باسەکەین کاتێک هەر کاتێک ئەومان دیت چۆن بتوانین هاو و هاز بین ڤێر بە ئاینجی لە بۆ شایەکی دابنین. بەخۆی بەعام ئەمە سنس و فۆرمانەیە، سنس و فۆر لەگەر پرێز پێرفێکتیش بەکاردێ، بەس لە سەنڕایزی پۆلی دوازدە زیاتر لەگە چی بەکارهێنایە؟ لەگەر پرێزن پێرفێکت کۆنتینیوس، کەواتە هەر کاتێک سنسمان دیت و یانە فۆرمان دیت، سنس لە ناو ڕستە یانە فۆر یانە دیورینگ یان هاولۆنگ، ئەوانە ئەو ڕستانەی پێدەناسینەوە کەوا لە ناو بۆشایەکە دەبیچەوی پرێزن پێرفێکت کۆنتینیوس یعنی هاو و هاز بین ڤێر بە ئاینجی. ئێستا زیاتر بۆ ئەوەی باسش ئەەکەین سنس و فۆر لەگە چ بەکاردێ و لەگە چ بەکارنایێت، چونکە جاری وایە لە ئیمتیحانی لە پرسیار لۆ دێتەوە سنس و فۆڕەکەش دەکاتە بۆ شایی. ئەگەر وشەیەکمان کاتەکانمان دیاری کراو بوو سنسی دانەی، ئەگەر نادیار بوو فۆر دانەین. ئێستا جەدوەلێکمان کردی ئینشاءالله باسەکەین. بابینە سەر ڕستە یەکەم. I have blank for you since the early morning were blank all this time. تەماشاکەن ئێستا دوو ڕستەمانەیە دوو بەش پێکاتیە. بەشی یەکەم چی تێدایە؟ سنسی تێدایە. مادەم سنسی تێدایە کەواتە لە بۆشای یەکەم دەبی پرێزن پێرفێکت کۆنتینیوس دابنی، یعنی هاو هاز بین و ڤێر بە ئاینجی. کەواتە ئێستا یەکەمیان I have هاتی، لە دوو I have being نایە، نایبرین I have being، دەیبرین I have been. کەواتە ئێستا یەکەمیان دەڵێن چێ؟ I have waited، ئەوە دەڵێ I have to wait for you since. زیاتر گوتمان کات مادەم سنسمانێ لەگە پرێز پێرفێکت بەکاردێ زیاتر I have been waiting، ئەوە بەکار هات لەگەری. بەشی دووەم بزانین چیە؟ the early morning were blank all this time، کەواتە نیشانەیەکمانەیە، نیشانەی پرسیاری هەیە کەواتە وێری بەکارهێنایە. دەڵێن چێ where have you been، ئەتو ئەو کاتە لە چێبی. کەواتە لێرە دوو ڕستەی بەکارهێنایە، ڕستەیەک پرێزن پێرفێکت کۆنتینیوس، ڕستەی چکەش لەگەر چێ؟ لەگە پرێزن پێرفێکتی. کەواتە لێرە سنس و فۆر تازە باسمان کرد دەتوانین لەگە پرێز پێرفێکت بەکاربینین، دەتوانین لەگە پرێز پێرفێکت کۆنتینیوسیش بەکاربینین. کەواتە لەو ڕستەیە لەگە پرێز پێرفێکت کۆنتینیوسی بەکارهێنا، لێرە لەگەر پرێز پێرفێکتی بەکارهێنا. دێنە سەر ڕستەیەکی دیکە دەڵێ he blank at the coffee shop for his friends since 4 o'clock but they blank yet. کەواتە دیسان لێرانە فۆری تێدایە، مادەم فۆری تێدایە دەبی ئەوە present perfect continuous بی، و ئەوەی دووەمیشیانسی تێدایە یەتی تێدایە. کەواتە یەت لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد، گوتمان هەر کاتێک ڕستەکە یەتی تێدا بوو دەبی لەگە چ بەکاردێ؟ لەگەر present perfect بەکاردێ، یعنی دوو ڕستەیە دوو شتی تێدایە. کەواتە لەبەرەوەی هیمان هەیە has been waiting تەواوە، ئەوە present perfect continuousە. has waited نابی. has waiting دیسان لە دوو هازی ing نابی. has been waiting دیسان ئەو شتەواوە. کەواتە لۆ بەشی یەکەم ئەیودی هەردووچیان تەواوە، بەڵام لۆ بەشی دووەم لەبەرەوەی یەتمان هەیە ئەو دەڵێ have arrived، ئەوش دەڵێ haven't arrived. کەواتە یەت لۆ ڕستەیەک بەکار لەگە پرێز پێرفێکتی کەوا دەبی نۆتی تێدابی، هاڤەکە نۆتی پێوە نییە، بەڵام لێرە دەڵێ haven't arrived، کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە؟ وەڵام ڕاستەکەمان دیە.
پرسیارش کەشمانەیە دیورینجی تێدا دیسان باسمان گوتمانە کاتێک دیورینگ یان هاوڵۆنجی تێدا بوو ئەو ڕۆستش پێ دەگوترێت present perfect continuous. During the past 3 weeks we have been having under full time. A tense of the sentence ئەو جاری داوامان لێ دەکە دەرێ ئەو ڕستەیە ناوی چییە لەبەر ئەوەی هاوی تێدایە بینی تێدایە یانجیشی تێدایە کەواتە دەتوان برێن present perfect continuous دەرێ past continuous دەرێن نەخێر future continuous ئەوەش هەو نییە past perfect هەو نییە کەواتە present تا perfect شە continuous شە ئەوە بەعام present perfect continuous و چۆنیەتی بەکارهێنانی سنس و فۆریش ئەگەر لە ئیمتیحانی دوای بەکارهێنا مەسەلەن لە دوای سنس و فۆر چ بەکاربینین هەندێک جەدۆلێکماندایە دەتوانێت سنس و فۆڕەکەی بەکاربین دائیمەن سنس لەگە شتێک بەکاردێک کە دیاربی بەڵام فۆڕەکە لەو شتێکە نادیارە کە دەڵێن سعات هەشت سعاتەکە هەشت ڕێک دیارە ئەو سعات هەشتە بەڵام کە گوتمان 3 minutes بۆ ماوەی سێ خولەک نازانی کام خولەکە کەواتە ئەوە دیارەوە نادیارە ساتردەی سەندەی مەندەی ئەو ڕۆژەکانی هەفتەیە ڕۆژەکانی هەفتە دیارە بەڵام ئەگەر گوتمان دەی بەتەنێ کەواتە نادیارە کە دەڵێن جانیوەری فێبریوەری ماچ ئەوان هەموو مانگەکانە مانگەکان دیارە بەڵام ئەگەر گوتمان 3 months 2 months مانگێک دوو مانگ دیار نییە دیسان باسی وینتر ئەکا یعنی زستان بەڵام کە گوتمان سیزن بەعام نازانی لە مەبەستی کام وەرزە 26 last week then I was small we arrived کەواتە ئەوانە هەموو کاتە دیارەکان چی لەگە بەکاردێنین سنسی لەگەر بەکاردێنین ئەوانەی کە کاتی نادیارن مثلا 3 minutes 2 hours a day a week 5 weeks 6 months ئەمە نازانین کە دەڵێ 6 months یعنی چی یعنی 6 مانگ ئەو 6 مانگە مەبەستمان چییە a year کام ساڵ a season a century a long time age ever کەواتە ئەوانە هەموو کاتە نادیارەکان چیان لەگەر بەکاردێ سنس و فۆریان لەگەر بەکاردێ present perfect continuousشمان تەواو کرد ئینشاءالله لە دەرسیدا بێ دەرسێکی مهم شەرح دەکەینەوە کە ئەویش تا کوێستچنە ئاگاتان لێبی تاوەکو دەرسی داهاتوو بەخواتان دەرسپێرم خواتان لەگەڵ